زیاتر لە 150 ڕێژەی توشبوانی پەتای کۆلێرا لە عێراق لە کەرکووک تۆمار کراون بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە کۆی نزیکەی 1000 نەخۆشی کۆلێرا لە عێراق 527 نەخۆشیان لە کەرکووک بوون. تەندروستی کەرکووک بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم پەتا بەربڵاوە ئامادەکاری تەواوی کردووە. ئێستاش زەنگی بڵاوبوونەوەی شەپۆلێکی دیکەی کۆلێرایی لێداوە. نهایەتی مانگی هەشت و لەوانێ مانگی نۆ هەم حاڵەتەکان جارێکی کە زیاد بکات چکەم ئەم بەکتریایە ئەم میکرۆبە لە ئەگەر پلەکانی گەرما مامناوەند بێت زیاتر چالاکە بێت. ئێمە لە 1970 ئەوانەیەکەوە تۆمارمان کردووە لە کەرکووک داخل خەستەخانە نەبوونە، ئەوانەی وا داخلی خەستەخانەیەش بوونە چارەسەریان بۆ کراوە و دەرچوونە. بۆ ئەم قۆناغا خۆپاراستنی هاوڵاتیان گرنگە. هۆکارەکانی توشبوون بە کۆلێرا و چۆنێتی خۆپاراستنیش ئەو ڕێنمایانن کە ڕۆژانە دەدرێت بە گوێی هاوڵاتیاندا. خواردنەوەی ئاوی پیس ئیتر ئەگەر ئاوەکە سەرچاوە ئاوەکە هەر سەرچاوەیەکی ئاو بێ وەل هەمان کاتیشە ئەو خواردنانەی زیاتر سەوزەوات و میوەکان و یاخود ئەگە خواردنەی بەباشی نەشۆرا بێتەوە بەباشی ئامادە نەکرابێیان کەسەکە خۆی هەڵگیری ئەو بەکتریایەیە کە کاتێک دەسوپلی بەباشی ناشوات کە کاتێک ئەو خواردنە ئامادە ئەکات ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا نقڵ بێ ئەو نەخۆشیە نقڵ بێ بۆ کەسانێکی کە سەرەکیترین هۆکاری توشبوون بە کۆلێرا ئاوی پیسی خواردنەوەیە. کەرکووک ساڵانێکە بەدەستبوونی ئاوی پیسی خواردنەوەوە دەناڵێنێت. ئەمە سەرچاوەی ئاوی خواردنەوەی بەشێکی زۆر لە گەڕەکەکانی پارێزگای کەرکووکە. پیسیەم ئاو ڕەچاونەکردنی پاک و خاوێنی ئاوەکە ڕەنگە هۆکاری بەشێکی زۆری توشبوون بێت بە کۆلێرا لە شارەکەدا. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.